تا یەکی ئایار کە چەند ڕۆژێکی ماوە دەرفەت لە بەردەم حیزب و لایەنەکاندا هەیە بۆ پێکهێنانی هاوپەیمانی بۆ هەڵبژاردننی پێشوەختەی ئەنجومەنی نوێنەرانی عێراق. هەرچەندە چەند لایەنێک گفتوگۆیان لەسەر پێکهێنانی هاوپەیمانی کردووە، بەڵام تا ئێستا گفتوگۆکان ئەنجامی نەبووە. ئەندامێکی ئەنجومەنی باڵای کۆمەڵی دادگەری کوردستان دەڵێت ئەگەر لەگەڵ لایەنەکان بۆ پێکهێنانی هاوپەیمانی نەگەنە ڕێککەوتن وەکو کۆمەڵی دادگەری دادەبەزن، ڕەنگە دواتریش هەماهەنگی لەگەڵ ئەو لایەنەدا بکەن کە نزیکن لە کۆمەڵەوە. کە وەدا بەشبوونی کوردستان بەسەر 12 بازنەدا و لەبەرەوە هەڵبژاردنەکەش بۆ عێراقا، ئەگەر ئەو حزب و لایەنە سیاسیانە لە هەرێمی کوردستانیش بە هاوپەیمانی نەگەن، دەرفەتێک لە بەردەمە هەم بۆ لستە حزبیەکان، واتە ئێمە ئەگەر هاوپەیمانی نەکەین وەکو لستی کۆمەڵی دادگەری دابەزین، بەڵام لە یاساکەدا زیاتر ڕۆڵی مڕەشەح کاندید زەق کراوەتەوە، واتە ئەگەر بە هاوپەیمانیش نەکەین 2000 کۆمەڵی دادگەریە توانێ لەگەڵ ئەو لایەنانەی کە نزیکە لە ئامانجیەوە لە بەغدا جۆرێ لە تەنسیق بکە و هەروە کاندیدەکانیش دەتوانن لە نێو خۆیانە لەگەڵ ئەو کاندیدانەی کە هاوڕایانن چۆن خزمەت بکەن لە بەغدا جۆرێ لە تەنسیق و ئەوەیان هەبێ. واتە ئێمە ئەم هەڵبژاردنە جیا لە هەڵبژاردنەکانی تر هەم هاوپەیمانی ڕۆڵی خۆیە بینێ، بەڵام ئەویش بە هاوپەیمانی نەکرا دەکرێت بە تەنسیق بکرێت، تەنسیق بکرێت لە نێوان هەم حزبەکان هەم لە نێوان پاڵێوراوەکانە، جۆرێ لە ئازادیان هەیە بۆی ئەو جۆرە تەنسیقە بکەن. هەموارکردنەوەی یاسای هەڵبژاردنەکان و بچووکردنەوەی بازنەکانی هەڵبژاردن زیانی بۆ حیزبەکان هەیە، بە تایبەت حیزبە بچووکەکان. هەرێمی کوردستان بە 12 بازنەی هەڵبژاردنەوە کێبڕکێ دەکات لەسەر 44 کورسی پەرلەمانی. شارەزایەکی هەڵبژاردن دەڵێت دروستبوونی هاوپەیمانی کارێکی قورسە بۆ حیزبەکان، هەر ئەوە شەوای کردووە تا ئێستا هاوپەیمانی دروست نەبێت. ئەوەی گرنگە بوونی کاندیدی بەهێزە کە دەبێت حیزبەکان بیری لێ بکەنەوە. ئەم سیستەمە بە پلەی سەرەکی پشت بە پاڵێوراوی بەهێزە بەستێ. پاڵێوراوی بەهێزت هەبێ ئەگەر لە حیزبا بێ یاخود لە دەروی حیزبێ ئەگەری دەرچوونی هەیە. بۆیە ئەگەر وەکو سیستەمەکەی پێشوو سەیری بکەین بازنەکان بچووک بوو بێتەوانێ لەبەرەوەیە کە دەنگەکان زیاتر دابەشە بێ. بەڵام بە تەنها بۆ حیزب بچووکەکان وانە، بۆ حیزبە گەورەکانی ژوایە نێو دابەشبوونە بۆ هەمووانە و لەبەرەوەی بە پلەی سەرەکی پشت بە پاڵێوراوە بەستێەوە، پاڵێوراوێک کە خاوەن پێگەیەکی سیاسی کۆمەڵایەتی ئاینی خاوەن نفوزە. لەبەرەوە ئەوەم پێم وایە مەرجی سەرەکیە لەوەی کە ئێمە باز لە حیزبی گەورە و حیزبی بچووک بکەین. هەر بۆیە هاوپەیمانێتی بەنسبەت ئەم سیستمی هەڵبژاردنەوە قورسە و ئەمە ژوای کردووە کە تاکو ئێستاکە ژمارەی زۆر کەم لە ئاستی عێراقا هاوپەیمانێتی دروست ببێ. هەرچەندە دەنگۆیەکەیە جارێکی دیکە هەڵبژاردن لە مانگی دەی ئەم ساڵەوە دوا بخرێت بۆ مانگی نیسانی ساڵی ئایندا، بەڵام کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق جەخت دەکاتەوە کە هەڵبژاردن لە وادەی خۆیدا بەڕێوە دەچێت. هەڵبژاردن دوا بکەوێت یاخود نا، ئەوەی گرینگە بوونی کاندیدی بەهێزە کە کۆمەڵی دادگەری ژمارەیە کاندیدی بەهێزی بۆ ئەم پرۆسەیە ئامادە کردووە. ڕامیا عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.